وزیر دەربەی ئەمریکا هەیە دیسەژی ئەم دێ بەگێرن کراسنۆدار ئەم دەرباسی واشنگتن دەبێن گۆهداریە مایک پۆمپێو دەکرد. زیاتر لە سەدان هەزار وڵاتی برسی لە 80 وڵات و هەروەها ئەمریکا 43 لە سەتی بودجەی WFP دابین دەکات. باوەڕ ناکەم هیچ وڵاتێک هەبێ لە جیهان هێندەی ئەمریکا کە زیاتر لە 600 هێندەی چین و هەروەها چەند هێندەی ئەڵمانیا شێمە هاوکاری WFP دەکەین. ئێمە هاوکار دەبین بۆ ئەوەی کە زنجیری دابینکردنی خۆراک و هاوکاری مرۆیی لە هەموو جیهان نەپچڕێت و ئەو وڵاتانەی کە پێویستیانە پێیان بگات. بەڵام چین ئێستاش بەردەوامە لە برسیکردنی خەڵکی و لە ئەوروپاش ئێمە پابەندین بە ڕێکەوتنی مینسک و هەروەها گەڕاندنەوەی سەقامگیری بۆ ئازەربایجان و هەروەها ناگۆرنۆ قەرەباخ و پاراستنی گیانی خەڵکی و ئێمە پاڵپشتی لە خەڵکی بێلاڕووس دەکەین کە داوای گۆڕینی سەرکردەکەیان دەکەن، داوای دیموکراسی دەکەین و ئێمە سزا دەخینە سەر ئەو لایەنەی کە ڕوبەڕووی خەڵکی خۆیان دەبنەوە. ئێمە جارێکی دیکە پابندبوونی خۆمان دووپەت کردووەتەوە بۆ ئازانکردنی ئەوانەی کە دەستگیریان کردوون و هەروەها لەبارەی ژەهراویکردنی ئەلێکس ناڤاڵنیەوە ئێمە داوامە لە ڕووسیا کردووە کە لێکۆڵینەوەیەکی ورد بکات. من دەمەوێ و بە دڵخۆشم بەوەی کە ڕای بگەێنم جێگری وەزیری دەرەوە کە بەرپرسی ئۆفیسی دیموکراسی و ئازادی مافی مرۆڤە لێرەیە و دەیەوێت گفتوگۆ بکات لەگەڵ حکوومەتی بەیژینگ و لەگەڵ دەلای لاما و باس لە ئازادی ئاینی مافی مرۆڤ کە ئێمە زۆر گرنگی پێدەدەین و هەروەها لەبارەی چینەوە بە هەمان شێوە ئێمە داوا لە نەتوکردەکان دەکەین کە چاو بخاتە سەر دۆخی مرویی و ئازادی ئاینی لە چین و ئێمە ئەگەر ئەو بابەتە قسەی لەسەر نەکرێ ئێمە بەشداری کۆبوونەوەکە ناکەین. هەفتەی ڕابردووش ئێمە جارێکی دیکە جەختمان لەوە کردووە کە CCP پارتی کۆمونیستی چینی چەندین پێشلکاری کردووە و دوێنێش بە هەمان شێوە باسمان لەوە کردووە کە ئەو وڵاتانەی کە دەیانەوێت ئازادی و دیموکراسی لە جیان بەرەو پێشەوە بچێت دەبێت چاویان لەسەر چین بێت و جارێکی دیکە سیاسەتی خۆیان بەرامبەر بە وڵاتە هەڵسەنگاندن بکەن و من لەو ناوچەیە گەڕامەتەوە لە ئوسترالیا، لە هیندستان، لە ژاپۆن و لە تۆکیۆ بە هەمان شێوە یەکێک لەو بابەتانەی کە قسەمان لەبارەوە کردووە لەبارەی ناوچە ئاویەکانی هاوبەشەکانی ئەو وڵاتانەیە و دەمانەوێت کە یاسا نێودەوڵەتیەکان پارێزراو بن لەو ناوچەیە و ئێمە لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بە هەمان شێوە لەگەڵ 12 وڵاتی ئەو ناوچەیە قسەمان کردووە و باسمان لە پاراستنی بەها هاوبەشەکانمان کردووە لەو ناوچەیە و من دەمەوێت ئەوەتان بەبیر بێنمەوە کە لووتکەیەکی ئابووری لە کۆتایی ئەم مانگا بەڕێوە دەچێت کە ئەویش لە ڕێگەی با بڵێن ڤیدیۆ کۆنفرانسەوە دەبێت کە پەیوەندێکی و سوودێکی زۆر باشی دەبێت لە ڕووی ئابووریەوە و لە بەشێکی دیکەی جیهان ئێمە جێگری وەزیری دەرەوە بە هەمان شێوە چۆتە 8 وڵات لە ناوچەکە و ئەتوانن سەیرێکی نەخشەکە بکەن کە بزانن کە زیاتر لە 25 وڵاتی یەکێتی ئەوروپا پاڵپشتی لە سیاسەتی ئێمە دەکەن و ئێمە لەگەڵ یەکێتی ئەوروپا دەمانەوێت کە پەیوەندیکی ئەنتەرنێتی ئاسایش و ئارام کە دوور لە هاک و هەمان بێت و ئەوان پاڵپشتی ئێمە دەکەن و ئەوەی کە گرنگە هەموو وڵاتان وەکوتم
25 وڵات لە کۆی 27 وڵاتی یەکێتی ئەوروپا پاڵپشتی سیاسەتی ئەمریکا دەکەن و جێگری وەزیری دەرەوە بە هەمان شێوە داوای کردووە کە 5G واتەنەوەی پێنجەم کە دێت دەبێ دوور بێت لە دەستێوەردان و هەروەها سیخوڕی و هەموو وڵاتانی جیهان داوایان کردووە کە 5G تۆڕێکی سەلامەت بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە پاڵپشتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین لە مێژووی ئەمریکادا بەم شێوەیە نەبووە و ئەم گفتوگۆی استراتیژی نێوان سعودیە و ئەمریکا بەڕێوە چوو و لە 20 ئۆکتۆبەر بە هەمان شێوە لەگەڵ ئیماراتیش بە هەمان شێوە بەڕێوە دەچێت لە لوبنان بە هەمان شێوە جارێکی دیکە لە نێوان حکوومەتی ئیسرائیل و لوبناندا گفتوگۆیەکی باش دروست بۆ بۆەوەی کە ناوچە ئاویەکانی خۆیانەوەی کە کێشەی لەسەرا چارەسەری بکەن و لەسەر داوای هەردوو وڵات من شێنکەر جێگرەکەی خۆم ناردۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆەوەی کە سەرکردایەتی گفتوگۆیەکی هاوبەش بکەن و گفتوگۆیەکی سەرکەوتوو بکەن و لە شەڕی دژ بە داعش ئێمە بەردەوامین و گواستنەوەی بیتڵز بۆ ئەمریکا و هەروەها ئامادەبوونیە لە بەردەم دادگا سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکا ئەو تاوانانەی کە ئەوان ئەنجامیان داوە لە بەرامبەر خەڵکی ناوچەکە و هەروەها خەڵکی ئەمریکاش لەو ناوچە ئێمە پابەندین بۆ گەیاندن و هەروەها بە دادگا گەیاندن و هەروەها وەڵامێکی یاسایی ئەو کەسانە بدەینەوە خێزانی ئەو کەسانە بدەینەوە کە بەدەستی و ئێمە بە هەمان شێوە هێزەکانی سووریا دیموکرات ئەو کەسانیان دەستگیر کردووە و کە 15یان منداڵن و دەیانگەڕێنینەوە ئەمریکا من دەمەوێت سوپاسی هێزەکانی سووریای دیموکرات بکەم و وڵاتانی ئەوروپاش کە ئەوان بەڕاستی کارێکی باشیان کردووە من داوا لە وڵاتانی ئەوروپاش دەکەم بە هەمان شێوەی ئێمە کار بکەن بۆ گەڕاندنەوەی ئەو کەسانەی کە ئەو تیرۆریستانەی کە هێزەکانی سووریای دیموکرات گرتوونیان و ئێستا لە بەندیخانەکانی ئەوەندان بیان گەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان و دادگایان بکەن و هەروەها سزای یاسایی خۆیان بگەێنن لە ئەمریکا بە هەمان شێوە ئەمە ساتێکی گرنگە بۆ ئێمە بۆی کە ڕێگە نەدەین ڕژێم لە کوبا لە نیکۆراگوا و هەروە لە ڤەنزوێلا خەڵکی خۆیان بچەوسێنەوە و ئەو وڵاتانەی کە پێویستیان بە دیموکراسی هەیە و پێویستیان بە ئێمە هەیە وەکو پارێزەری دیموکراسی وەکو لانکەی دیموکراسی ئێمە دەبێ پاڵپشتیان بین بە هەموو شێوەیەک و ئامانجی ئەمریکا ئەوەیە کە پرۆسەیەکی سەقامگیر و باوەڕپێکرا و ممارەسە بکەن و کە بە شێوەیەک مافی خۆیان لە بۆلیڤیا بتوانن دەستەبەر بکەن من جارێکی دیکە جەخت بکەمەوە دەبێت ئەوە بڵێم کە داوا لە هەموو لایەک دەکەین کە بە گوێرەی یاسا لە کۆتایی مانگی یەک وەکەوەی کە باز دەکرێت هەڵبژاردنێکی ئازاد شەفاف بەڕێوە بچێت لە ئەفریقا لە کۆنگۆ بە هەمان شێوە ئێمە لەگەڵ ڕوەندا ئەنگۆلا و یۆگەندا گفتوگۆیەکی هاوبەش سەرپەرشتی دەکەین کە ئەمە زۆر گرنگە دەرفەتێکی گرنگی زۆر باشە لە ڕووی سەقامگیری ئابووری و هەروەها ئاساییشەوە بۆ ناوچەکە و زۆر سوپاسانەکەم و ئێستاژەکە پرسیارێکتانەوێ پرسیارەکانتان وەردەگرم. بەڕێز وەزیری دەرەوە من دەمەوێت لەبارەی عێراقەوە و میلیشیاکانی عێراق ئێستا وتویانە ئێمە شەڕ ڕائەگرین هێرش ناکەینە سەر ئەمریکا و باڵوێزخانەکەی ئێوە پێتان وایە کە ئەمە هەنگاوێکی باشە بۆ سەقامگیری و ئایا هێشتا دەتانەوێت کە باڵوێزخانەکەی خۆتان لە بەغدا بکشێنەوە هەفتەی ڕابردوش باست لەوە کرد کە چەند ئیمێڵێکی با بڵێن نهێنی بڵاو بوونەتەوە ئایا بۆچی گرنگە هێشتا بەلاتانەوە گرنگە کە ئەم زانیاریانە بڵاو نەبنەوە بڵاوکردنەوەی ئیمێل ئەمە بەدڵنیایە شتێکە چێتە بواری هاکەوە ئێمە بەردەوامین کە لێکۆڵینەوە لەوە بکەین و ئێمە
دەمانەوێت ئیمێڵەکان بگنە ئەو شوێنانەی کە ئێمە مەبەستمانە و ئەو ئیمێڵانش کە پارێزراون دەمانەوێت بپارێزن لەبارەی عێراقیشەوە وەک هەموو شوێنێکی دیکە لە هەموو جیهان ئێمە بەرپرسین و عێراق بەرپرسە لەوەی کە دیبلۆماتکارەکان کە میوانی ئەون لە ژینگەیەکی ئارام و ئاسایشدا بژین بیان پارێزێ و هیوادارن عێراق پارێزگاریمان لێ بکە نەک تەنها ئێمە و تیمەکانی ئێمە کە لەسەر زەوین لە هەموو وڵاتان هەموو میلیشیایەکی زۆر خراپ هەن لە عێراقدا کە ڕێز لە سەروەری عێراق ناگرن ڕێز لە خەڵکی ئەو وڵاتە ناگرن و هێرش دەکەنە سەر دیبلۆماتکارانی ئەمریکا کە ئەوان دەیانوێت خزمەت بە عێراق بکەن ئەمە مەسجی ئێمە ڕوونە ئێمە دەمانەوێت عێراقێکی سەروەر خاوەن سەروەری ئازاد ببینین و ئەو سەرچاوانەی کە لە عێراقان بۆ خزمەتی خەڵکی خۆیان بەکاربهێنن و پێم وایە خەڵکی عێراقیش باس لە کارە خراپ و تێکدەرانە وێرانکارەکانی ئێران و میلیشیەکانی تێدەگەن ئەمە ڕاگەیاندنی با بڵێن شەڕ لە بەرامبەر ئێمە شەڕمان لەگەڵ ڕانەگەراندوونتان ئەوان شەڕ ڕاگەیەنن ئێمە قسەمان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە و داوامان کردووە کە سربەخۆ بێ و دیبلۆماتکاران بپارێزێ ئێوە باستان لەوە کرد کە چین مەبەستی دیاریکراوی ئێوە چییە کە پاراستنی ناوچەکە پێم وایە پرسیارەکەوی کە من لێ تێگەیشتم ئەوەیە کە گەورەترین کێشە پارتی کۆمونیستی چینە کە بەردەوام مافی مرۆڤ لە وڵاتەکەی خۆیان پێشێل دەکەن ئەمە پارتی کۆمونیستی چین مێژوویەکی خراپی هەیە لەم بوارەدا و ئێمە هەموو هەوڵی خۆمان داوە بۆ ئەوەی کە کەرامەت و مافی سەرەتایی ژیان بۆ خەڵکی چین بگەڕێنینەوە کە پارتی کۆمونیستی ئەو وڵاتە با بڵێن لی داگیر کردوون تێکی داون مافی پێشێل کردوون وەک ئەم بەیانیەش گوێتان لێ بوو لە مەنگۆلیاش بە هەمان شێوە کە دەیانەوێت بە ئازادی بژین دەیانەوێت مافی خۆیان هەبێ دەیانەوێت بە کەرامەتەوە لەسەر خاک و وڵاتەکەی خۆیان بژین بەڵام لێ ناگەڕێن خەڵکی هۆنگ کۆنگ دەیانەوێت بە کەرامەتەوە بژین لەو سەر خاکی خۆیان لە وڵاتی خۆیان بەڵام پارتی کۆمونیستی چین لێ ناگەڕێ ئێمە ئەومان داوا کردووە داوا دەکەین کە پارتی کۆمونیستی چین لە کارە خراپەکانی لە پێشنکردنی مافی خەڵکی و دەستێوەردانی ژیانی خەڵکی ڕاوەستێ و ئێمە بەردەوامین لەم هەوڵانەی خۆیان بۆ گەیشتن بۆ ئامانجێ کە دەمانێت کە خەڵکیش دەیەوێت زۆر سپاس وەزیری دەرەوە لەبارەی ئەرمینیا و ئازەربایجانەوە پرسیاری ئێمە بەرامبەر بە ئەمریکا جۆ بایدن ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە باز لەوە دەکات کە ئێوە ئیدارەی ئێوە با بڵێن کە کاری تیاکەن کارێکی وەک پێویستان نەکردووە لە کێشەی نێوان ئازەربایجان و ئەرمینیا ئایا ئێوە هیچ قسەیەکتان لەگەڵ سەرکردەکانی وڵاتانە کردووە من ناچمە ناو ئەو گفتوگۆیانەی کە ئێستا بەڕێوە دەچن بەڵام ئەوەندەی کە ئەمەوێ بڵێم من قسەم لەگەڵ سەرۆکتەرم کردووە ئەم بەیانە بە کورتی قسەم لەگەڵ کردووە ئێمە چاودێری دۆخی ئەرمینیا و ئازەربایجان دەکەین و هاوکاری و پاڵپشتی داواکاری وڵاتانی ئەوروپا دەکەین کە داوای ڕاگررتنی شەڕ و ئاگربەست دەکەن ئێمە دەبینین جارێکی دیکە تورکیا هاوکاری ئازەربایجان دەکات و ڕۆڵێکی خراپ دەبینێ و کێشەکانی خراپتر و ئاڵۆسر کردووە و ئێمە نامانەوێت ئەو شتە ببینین لە تورکیاوە بەڕاستی و ئێمە دەمانەوێت هەردوو وڵات بچنە سەر مێزی گفتوگۆ بە گوێرەی یاسانی و دەوڵەتیەکان و بەگوێرەی ئەو ڕێکەوتانەی کە هەن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن و ئێمە کارێکی زۆر باشمان کردووە و بەڵام لەوانەیە تۆ تێبینیت نەکردبێ پرسیارێکی دیکە باس لەوە دەکرێت کە هەندێک ئیمێڵ بڵاو بوونەتەوە دزیان پێوە کراوە ئێوە چیتەنێ وەک وەزارەتی دەرەوە ئایا لێکۆڵینەوە دەکرێت لەسەر بڵاوبوونەوە ئەی ئیمێڵانە من